سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ڤیدیۆیەکی نوێ ئەڵلقەیەکی دیکە لە ژووری گەیمینگ بڵاو دەکەینەوە کۆمەڵە پارچەیەکی نوێم لە بۆ هاتیە هەندێک لەو شتانە لە مێژ بۆ حەز دەکەم حەزم دەکریانی بەدەستم بگە سوپاس بۆخوا ئێستا بەدەستمان گەیشتە ئەنبۆکسیان دەکەین کۆنێکتی پلەیستیشن 5یان دەکەین و بزانین چۆن کار دەکەن و هەروەها شتێکی زۆر جوان هەیە بە ناوی پۆپ فانکۆ ئەو جۆرە ستاچیوانەیە یاخود ئەو پیکەرەگزگانەیە کە هەر یەکە و بە جۆرە کارکتەرێک دروست کرایە بۆ نمونە ئەوەیان کاپتن مارڤڵیە ئێستا دەری دێنین لە ناو پاکەتەکەی و تەمشای شێرە بکەنەوەین ئێرە زۆر چۆڵە یعنی ئەو لایەن باش پڕکردەوە شتی باشم دانایە لەو لایە ئێرەم زۆر باش پڕکردەوە شتی باشم دانایە ماڕەزەکەی خۆم بەڵام ئێرە چۆڵە دەمانێت بکەین ئێرەش قەرەبارەختر بکەین قەرەبارختر بکەین اوكي سەرەتا هەندێک پۆمفانکۆمان هەیە کۆنترۆلەرێکی پلەیستیشن 5مان هەیە ڕەنجی ڕەش کە تەنزان دەستی پلەی 5 زیاتر سپیام خۆی ینی دیفۆڵتەکەی سپیە حەز لێم بە ڕەنجی ڕەش بەدەست بکەم و هەروەها هێدفۆنێکی پلەیستیشن 5 تەنزان ئەمن لە زۆر ڤیدیۆکان باسیەوەم کردێکەوە هێدفۆن زۆر گرینگە لە بۆ من لە بەرەی زۆر حەز هێدفۆنیە هێدفۆنی پلەیستیشن 5 ڕەنگە ڕەشەکەم هینایە نەک سپیەکە لەبەرچ لەبەرەوەی هەمووی دەکەمە ڕەش وە کەڤەری پلەیستیشن 5ەکەشم تەنیشتەکانی سپیە کەڤەرەکەش دەی بیکەینە ڕەش لە داهاتوو ئەویش ئینشاڵڵا بەدەستم بگە بۆتان ئەنبۆکس دەکەم بۆ باسی دەکەم سەرەتا مهمترین شت حەز دەکەم ئەنبۆکسی بکەم جگە لەوانە ئێستاوانش ئەنبۆکس دەکەین هەندێکیان لێکوانە پێپڕ دەکەینەوە بە جوانی دەمەوێت دەستکەکە ئەنبۆکس بکەم دەبەرەوەی لە مێژە حەزم لێ بوو دەستکەش ڕەشمان هەبی بەڕاستی دەستی پلەی چاری بەخۆی ڕەش بوو دەستی پلەی سێ ڕەش بوو دەستی پلەی دوی بیدایەت پێما بوو ڕەش نەبووە بۆ ڕەژەش ڕەنگەچی ئەوەکە بەڕەساسی جوانەکە بوو کە پێی دەوترێت کلاسیک مەقەزەکەی من ئەوخۆدان زانم مەقەسە مێژوی و مەقەسەی چیە جەماعەتی ئەوەی دەزانن ئەوانەی لە بیدایەت شەناڵە لەگەڵ ئەوان دەزانن مێژوی و مەقەسەی چەند دوور درێژە و دڵشم نابی گۆڕ ساقوی ئەنبۆکسشمان هەیە و بزانم بەڵاس ئەوەی ناکەم بەکارنێن ئەوە لەزگەکەمان لێ کردەوە دەستگای جارە با لێرە بی ئۆکەی هەرگە بزانین زۆر میهمە کێبڵی لەگەڵبی بەڕاستی کێبڵەکی USB Type C لەگەڵبی زۆر میهمە ئەستا کێبڵەکەم هەیە بەڵام حەز دەکەم لەگەڵی بی بەخۆی زیادە ئیشم پێیتی کێبڵی ئەسلی لای من خۆشە هەر هەبی زیادە هەر هەبی وایە تو نایە دەرێ نامێ پاکەتەکە بدڕێ لەبەری پاکەتەکەش دەمێ هەگرم نێرە نامێ هیچ شتێک بدڕێ یانێ برێن نرخی چەندە خۆی نرخی خۆیان لە شەریکە پێم وابی بە $70 چی وایە لە کوردستان تۆزە کارزانرا بە تایبەتی ئەگە بستنە لای دوکانی کاک ئەحمەد و هەڵدێری لە بازار نیشتمانەوە میژێرەوە بە سەرێکی مناسب بەدەستان دەکەوێت Moment of Truth چەندە جوانە ماتە زۆر جوان دەستکەچی ئۆکەی دەستکەچی جوانە شتی نوێ بۆنی زۆر خۆشە ئێستا لەگەڵ دەستکە سپیەکەی بەراوردیان دەکەین و پێتان نیشان دەم کە دەستکە سپیەکەم تەقریبەن بە قوربانی تێکچوونی بووە بەس تێک نەچووە بەداخەوە کەیبڵی لەگەر نییە زۆر بە ئافیە سۆنی باشە ئافیە سۆنی کێبڵی لەگەردانانەیە باشە خۆی دەستکە لە بۆ پیسیش بەکاردێ باشە ئەو دەستکە لە بۆ پیسیش بەکاردێ ژمان مێڵە بێمانایەکە ئەو دەستکەش لە بۆ پیسیش بەکاردێت یعنی یەکێکە بێت و پلەیستیشن 5 نەبی سۆنی دەرێت و کێبڵت هەیە دوێ کێبڵ نادەینە یەکێکە پلەیستیشن 5 نەبی فاکری دەبی کێبڵەکی USB Type C بکڕیت دەبای لەگەریاندانەوە بەڕاستی بەڵام مهم دایانە نایە کە پێم ناخۆشە بریە دایانامە ئەنبۆکسەکی دیکە دووەم گرینگترین ئەنبۆکسی ئەوڕۆ دەکەین هێدفۆنە نوێیەکەیە کە ئەویش بەڕەنجی ڕەشە ئەوە بە یابانی لەسەر نووسێ لە بری ڤێژنی یابانیەکەیە ئەوەش هەر لە بازاری نیشتیمان نەوەمی ژێرەوە لای دوکانی کاک ئەحمەد و هەڵدەر بەدەست دەکەین نرخی ئەسڵی خۆی پێم مابی $100 سۆنی بە $100 دەفرۆشی
بەڵام لە کوردستان پێمامی تۆزە کەرزانترە بەس نازانم نرخەکەی نرخەکە ڕۆژانە دەگۆڕدرێ هەندێک مانیۆڵی تێدایە بە زمانی ژاپۆنی کە پێمان ناکەندرێتەوە. Okay, here we go. Our box security. What is this? Nothing. Oh, standard شي زوين شي لقلا كباربينك يعني بارنا لك مش تشي ودام للسوني سوني زور غازي له شانا. Okay, here we go. أو هيدفونك يا وليرش دبي كيبلات وشتي كدونجلش يعني هذا يبقى دونجل لقى بلاي ستيشن 5 ربطي كده طبعا لقى بيسش بكاربين لقى موبايلش بكاربيني بيقوم بلان بلوتوث كينا بكيبل بلان بلوتوث كي درجة دونجلي دبي أو دونجلات دبي هذي أصلا أيش تاني نشان ده دبي دونجلا كده دبي عملنا هيدفون شيء بلاي صارم هبو بيشتر بكاربينه يعني تزام شونا جولد كم هبو أو كيبل USB Type C لبو تايب اي او لبو الشحن كردنەوەی پێم وابی چی کەوان هەیە ئەوە دۆنگڵەکەیە ئەوەی لە پشتی پلەیستێشن 5ەکەی دەبەستی کۆنێکت دەبی بە بلوتوث و ئەوەش ئەیوکسەکەیە ئەیوکس دەتوانی بەکاری بینێ ئەو سێ شتەی لەگەڵ بوو ئەوە هیدفۆنەکەی هاوڕێیان ئەگەر نزیکەوە بیبینن هیدفۆنێکی زۆر جوان ئەزا خۆی سپێکەشی جوانە بەڵام من حەزمە ڕەنجی ڕەش بەڕاستی دەمویست لەگەڵ تاقمەکەی هەموو بێ بەرەبەر پلەیستێشن 5ەکەم دەکەمە ڕەش هیدفۆنێکی جوانە و ئەوەشی زۆر نەرمە یعنی ئەوەی گوێەکان و ئۆڤەر دە ئیرە واتە ئێرە جێت ئەوها ناگری دەستە سەری نمونات دەخێنەوە بەڵام ئەوە کار ڕایت و لێفتمان هەیە بێگومان ڕایت لێفتمان هەیە where is right left پێما بێرە وای هەن عەکسە ئەو تا لێرە نووسرا left ئەوە right ئەستا ناتشڕڵی بە سروشتی دەنجی زۆر کەم کردەوە لەبەرەوەی هەرچەندە ئەو مواصفاتەشی نییە یعنی نۆیز کانسلیشنی نییە کە لە هیدفۆنەکان هەیە بەڵام دەنجی زۆر کەم کردەوە و لە گوێگرتنیشی سەرەکەی زۆر نەرمە حەزبەی لە عازی ناکەم بەس یەک مشکلی لەوانەیە لە بۆ من دروست بکە ئەیش ئارەقەکردنی گوێمە ژوورەکەم تۆزە گەرمەکە یاری دەکەم ئەوە زۆر دای دەخە هەوا بە هیچ نەوەک ناسە ژوورێ بزانین کو دەبێت مهم ئێستا کۆنێکت دەکەین و گوێ لێ ڕادەگرین و سێتەپەکەشتان نیشان دەدەم بە سەریعی ئەوەش با بێتە فێرانە ئەو پۆپکۆن کۆیانە بە هەندێکتان پێ نیشان دەما ڕێیان ئۆکەی ئەوە نا دەمێ یەک دانە لێرە دابنێم حەزە چیانە گەیم ئۆف ترۆنس داین ئاریا ستارک داین ئۆکەی ئاریا ستارک ئاریا ستارک دەمەوێت دایبنێم ئەنبۆکسی ئاریا ستارکی بکەین ئەوە بە سوپاسەوە لەلایەن گەیم پلانێت لە شەکانی بەختیاری سەنتەری گەیم پلانێتەوە لە بۆ مادابین کرایە کۆمەڵە شوێن نردم شتی جوانی لە بۆ نردم بەڕاستی وەرزس ئەوە ئیمن نییە ئەو پۆپۆن گۆیگانە زۆر جوانە شتێکی زۆر جوانە ئاریا ستارکە ئی گەیم ئۆف ترۆنسی اوكي ئەوە لە بنی دادەنرێ بەو شێوازە تاوەکو ڕاوەستی اوكي here we go جوانە تۆ یەکەم بەرم داوە جوانێرە دوای هەندێک کەش لێرە دادەنێنەوانە بەڵام جارە مهمترین شت چییە سێتەپی دەستی پلەیستێشنەکەیە با پێتان نیشان دەم چکە ئەوش سێتەپی خۆی هەیە یعنی هەرەوە نییە هەرەوە دابنێەوە شتانە لەگەڵ سێتەپی هیدفۆنەکەشتان پێ نیشان دەم سەرەتا با بین جیاوازەکەشتان پێ نیشان دەم ئەوە دەستکە ڕەشەکەی ئەوەش دەستکە سپێکەی پلەیستێشن 5 سپێکەم زۆر کەم بووە بەرەوەی عمری درێژە وە گێڕەکانیشی تۆزێک چام کردەوە جارێک بەڵام هێشتا زۆر مەزبوطی خۆی نمایە لەبەرەوەی عمری زۆرە چەندە 2 ساڵ زیاترە پلەیستێشن 5 بڵاوبوویتەوە لە بیدایەتەوە ئەوم لەگەڵ بووە دەستکە ڕەشەکە دەتێنی من تەبان بێگومان نوێیەکەیە ئەوەش لە بۆ داچی ئێڵی دەبی
پێکەوە گەمە پێەکەین فیفا ئۆکێ بابێن کۆنێکتیکەی بزانین چۆ بتە گلۆبی شکل کاتەوە شەحن دەکەم ئێستا حالیان شەحنە دوگمەی پلەیستێشنەکەی دادەگرم اوكي دەڵێ وایرلس کۆنترۆل سۆفتوێر دەتوانین دەری ئەپدەیتیکەوە ئەمەش دەڵێن بەڵێ ئەوەش ئەپدەیتی هەیە ئەو دەستکە ئەپدەیتی خۆی هەیە هەتاوە ئەپدەیتە تەواو دەبی بە ئەمە بین هیدفۆنەکەش با کۆنێکت بکەین بزانین بۆ یەکەم جار چڕ دەکاتەکە هیدفۆنەکەی لێ دەدەین بە کێبڵی USB تایپ سیەکە ئەوە شوێنەکەیتی پێما بێەوە هیچ نییە تەنیا شەحن دەکاتەوە ئێستا ئەوە شەحنەکە پێ ئێستا ئۆنە ئێستا هیدفۆنەکە ئۆنە واتە پێ باشە بین ئەو دۆنگڵێ بەکار بینین ئەکسە کۆنێکتە بەزێک شتی مهم هەیە دەمێ پێتان نیشان دەم ئەگەر بینە سەربەشی ساوند ئەوتە لێرە لە ساوندی دێ سەربەشی 3D دەتوانی ئەجەستی بکەیت ئەستا حالێن جێم لە دەنجی ڕووبارە چییە؟ ئەولا ئەو پرۆفایلی جیاوازە بەسە دەنج ڕووبارەکەی لێرێ هەموو لە یاچی هەست پێ دەکەم ئەوە دەنکە نزمتر لەوەر ئەوە ڕاستە خۆی ناوەڕاستی جێمە ئەوە ئۆکێ دیفۆڵتەکەی خۆی عیبی نییە ئەو بەس ڕایت ئەو بەس لێفت ئۆپتیمایزێکی جوانی هەیە توانی بە دۆڵبی بە DTS و وەلانیە PCM دەتوانی گوێ لە فۆرماتی ئۆدیۆ بگری ئەوکەمە هەر تەبیعیەکە دیفۆڵتەکە دەڕێن بەخۆی دۆڵبیەکە لار هەم مهمترە ئەوە دەگرێتە سە فۆرماتی دەنج بەڕاستی یعنی ئەو کەسانی کە لە دەنگ شارەزانن تۆزێک زیاتر شارەزا دەبن بۆ نمونە بە ئەمە خەسەری دیارێکی بکەم ئۆ بەیزی زۆرە بەیز یعنی هەست بە بەیزەکەی دەکەی بەیزەکەی زۆر بەقوتە بە ئەمە سەوتەکەی تۆزێک زیاد بکەم پێم وابی لێرە زیاد دەکرێت بورم دەمەکە لە دوی دەگەرە نایدەزمەوە ڤۆلیۆم ئۆ مایگاد بەیزێکی زۆری هەیە ڕایت و لێفتی زۆر خۆشە ئەستا دێمە ئەولا هەست بە ڕایت و لێفت و 3D ئۆدیۆیەکەی دەکەم ئەستا کە دەنجی خۆشم بەرز دەکەمەوە معنایەوەیەکەوە جێم لە هیچ شتێشکە نییە ئۆکێ ئەوڕێن ئەوە دەستکە نوێیەکەی پلەیستێشن 5 کە ڕەنجە ڕەشە و هەروە هیدفۆنە نوێیەکەی پلەیستێشن 5 کە ئەوە ڕەنجە ڕەشە ئەوانەمان خستە ناو ژووری گەیمینگەکەمان چەندین شتی دیکەش لەبەردەستمە کە ڤیدیۆیان لەسەر دروست بکەم یەک لەوانە پلەیستێشن 2 کۆن دەبی فات لەگە پلەیستێشن 3 کلاسیکی کۆنی فات ئەوانەش دەینم و دەمانەوێت لێرەش مێزەکی دیسکە زیاد کەم ئەو یادێ کلاسیک و ئەنبۆکسە کلاسیکەکان لێرە بکەم بەڕاستی دەمێ ئێرەش معرەزەکی دیکەی یاری کلاسیک کۆشتانی لێ بکەمەوە بەرەبەرە جوانتری بکەم مێزە گەورەکەی خۆشم دەگۆڕم ئەویش دەمێ مێزەکی نوێ لە بۆ دابنێم وەروەها ڤیدیۆیەکی نوێشم دەبی دەسەر لاپتۆپەکی گەیمین کە پێتان نیشان نادەم جارێ لە بەرەوەی خەریکی تێستکردن و شتەکانی ئەویشتان لە بۆ زیاد دەکەم ئینشاءالله و ئەو بۆکسانە دەستە ناو ژووری گەیمینگەکەمان لە شوێنیان دەکەمەوە و زیادە دەکەم چاتان ماز دەکەم سپاسان دەکەم ئەگەر دومێن لایک دەبیر نەکەن فۆلۆ یاخود سەبسکرایبی ژیر بکەن لە یوتیوب لە فەیسبوک تا ڤیدیۆیەکی دیکە بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ